هەردوو کارکتەری ڕووناکبیر و سیاسی لەکوێدا بەیەک دەگەن و لەکوێدا دژ بەیەک دەوەستن. ئایا پیشەیەک هەیە بە ناوی ڕووناکبیر و بێلایەنبوونی ڕووناکبیر؟ هیچ مانایەکی هەیە لە هەڵوێست و بڕیارە سیاسیەکاندا؟ توندوتیژی خێزانی و بە دیاریکراوی توندوتیژی دژی ژنان بۆتە بەشێک لە کولتوری کۆمەڵگەی کوردی؟ ڕووناکبیران و ڕۆژنامەنووسانی ئێمە لەکوێی توندوتیژی خێزانیدان؟ ژنانی چالاکوان و ڕۆژنامەنووس تا چەند هۆکار بوون بۆ تەشەنەسەندن یان بەرگرتن لە توندوتیژی خێزانی؟ ئەوەی ڕووناکبیران و ڕۆژنامەنووسان لە ناوەندەکانی مێدیاوە سەبارەت بە توندوتیژی خێزانی دەیڵن تا چەندە لە نێو ژیانی خێزانیاندا ڕەنگی داوەتەوە. ڕووناکبیر و سیاست و توندوتیژی دژی ژنان و ڕەوشی خێزانی کورد دەبنێتە وەری ئەم جارە بە میوانداری نووسەر و ڕەخنەگەر ڕێبین هەردی و خات و سارا قادری هاوسەری. ژیانی ئێمە شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05